پچڕانی ئینترنێت لە ئێران شەڕێک لە دژی بژێوی خەڵک و ئامرازێک بۆ کۆنتڕۆڵکردنی کۆمەڵگا. پچڕانی سەرتاسەریی ئینترنێت لە ئێران ئێستا گەیشتۆتە 50هەمین ڕۆژی خۆی، دۆخێکی کە بەپێی راپۆرتی نوێی نێتبلاکس لە وڵاتێکی بەستراوە بەهێڵی ئینترنێتەوە بێوێنەیە. ئەم دامەزراوە سەربەخۆیە جەختی کردوتەوە کە ئەم پەککەوتنە درێژخایەنە نەک تەنیا دەستڕاگەیشتن بە تۆڕی جیهانی پەکخستووە، بەڵکو ڕاستەوخۆ زیانی بە بژێوی ژیان، ئاسایش و مافە مرۆییەکانی ملیۆنان کەس گەیاندووە. ئەگەر ئینترنێت لە جیهانی ئەمڕۆدا یەکێک لە شادەمارە زیندوەکانی ژیانی کۆمەڵایەتی و ئابووری بێت، بڕینی شێوازێکە لە شەڕ لە دژی خەڵک. لە کاتی دەستپێکردنی ئەو شەڕە واتە لە نوێی ڕەشەمەی 1404ەوە کۆماری ئیسلامی جارێکی دیکە پەنای بردووەتە بەر یەکێک لە ناسراوترین ئامرازەکانی سەرکوت و کۆنتڕۆڵ و نزیکەی 90 ملیۆن کەس بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کەوتونەتە ژێر کاریگەریەوە. لە ڕواڵەتدا ڕەنگە ئەم سیاسەتە وەک کارێکی ئەمنی و سەربازی پەیوەندیدار بە دۆخێکی بێت، بەڵام بەکردەوە ئامانجەکەی تەنیا بریتیە لە کۆنتڕۆڵکردنی گەیاندن و وەرگرتنی زانیاریەکان، سنووردارکردنی ڕێکخراوبوونی کۆمەڵایەتی و هەروەها دابڕانی خەڵکە لە یەکتر. بەڵام بەر لە هەر شتێک دەبێت سەرنج بدرێتە ڕەهەندە ئابوووریەکانی ئەم کارە ساتە. تەنانەت میدیای فەرمی کۆماری ئیسلامی ئیرنا ناچار بووە دان بەوەدا بنێت کە پچڕانی 50 ڕۆژەی ئینترنێت بۆتە هۆی لەدەستدانی کڕیارە دەرەکیەکانی هەندێک لە کاروکاسپیەکان و لە ناوچوونی بەشێک لە داهاتی دراوی چاوەڕوان کراو. هەر لەو راپۆرتەدا هاتووە کە تەنانەت لە ئەگەری کۆتایی هاتن بە کێشەی پچڕانی ئینترنێتیش گەڕاندنەوە و بەدەستهێنانەوەی سەر لە نوێی کڕیارە لەدەستچووەکان پرۆسەیەکی درێژخایەن، سەخت و لە هەندێک حاڵەتدا محاڵ دەبێت. ئێرنا هەروەها هۆشداری داوەکە خۆراگری کاروکاسپیە ئۆنلاینەکان بە شێوەیەکی گشتی تەنیا 20 ڕۆژە و دوای ئەوە شەپۆلێک لە ئیفلاس بوون ڕوو دەدات کە چیتر شیاوی گەڕانەوە نییە. ئەم وەسفەی کە باز لە لێکەوتەکانی پچڕانی ئینترنێت دەکات لە ژێر ناوی سۆنامی ئابووری و بژێوی ژیان، لە ڕاستیدا دانپێدانانێکی فەرمیە بە قوڵایی ئەو قەیرانەی کە حکوومەت خۆی دروستی کردووە. خەمڵانەکان نیشانی دەدەن کە زیانی سەرچاوەگرتوو لەم پەککەوتنە هەتا ئەمڕۆ سنووری 4 ملیارد دۆلاری تێپەڕ کردووە. ئەفشین کولاهی یەکێک لە بەرپرسانی ژووری بازرگانی کۆماری ئیسلامی ماوەیەک لەمەو پێش ڕێژەی زیانە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆکانی بە ڕۆژانە نزیکەی 80 ملیۆن دۆلار خەمڵاندووە. بەڵام لە پشت ئەم ژمارانەوە ئەوەی لە ڕاستیدا لە حاڵی لە ناوچوندایە بریتیە لە ژیانی ڕۆژانەی ملیۆنان مرۆڤی کە کار، فرۆشتن، پەروەردە، دەوا و دەرمان و پەیوەندیەکانیان بە ئینترنێتەوە بەستراوەتەوە. کاتێک فرۆشتنی ئۆنلاین دادەبەزێت، تەنیا کۆمپانیا گەورەکان زیانیان بەرناکەوێت. ئەو خەیاتەی لە ماڵەوە داواکاری وەردەگرێت، فرۆشیارێکی بچووک لە ئینستاگرام ئەو شۆفیرەی بە ئەپلیکیشن کار دەکات، پەیامنێر، وەرجێڕ و موعەلیمێکی تایبەت، دوکاندارە بچووکەکان و هەزاران کرێکاری خزمەتگوزاریش سەرچاوەی داهاتەکەیان لەدەست دەدەن. لە دۆخێکدا کە ئابووری ئێران پێشبەختە لەگەڵ سستبوونی ئابووری و هەڵاوستان، کەمبوونەوەی بەرهەمهێنانی پیشەسازی، دابەزینی بەهای دراوی وڵات و پەرەسەندنی بێکاری دەستە و یەخەیە، بەهۆی پچڕانی ئینترنێتەوە گورزێکی کوشتەندەتری بەردەکەوێت. ئەم سیاسەتە تەنیا وەستانێکی کاتی لە کاروکاسپیدا دروست ناکات، بەڵکو پرۆسەی بەرهەمهێنان، دابەشکردن، پەرەپێدان، پەیوەندی لەگەڵ کڕیار و تەنانەت دابینکردنی کەرەستەی خاویش لە کار دەکەوێت. لە ئاکامدا قەیرانی ئابووری قوڵتر دەبێتەوە و فشاری ئەمەش وەک هەمیشە زیاتر لە هەمووان دەکەوێتە سەرشانی چین و توێژە هەژار و دەستکورتەکان. چینە دەوڵەمەندەکان هەرچەندە بە سەختیش بێت، بەڵام ڕێگایەک بۆ تێپەڕاندنی سنووردارکردنەکان، کڕینی ئامرازی گرانبەها یان دەستڕاگەیشتن بە تۆڕە تایبەتەکان دەدۆزنەوە. بەڵام بۆ کرێکاری ڕۆژانە
خوێندکار فرۆشیارێکی بچووک بنەماڵە کەم داهاتەکان و ئەوانەی ژیانیان پێشتر لە لێواری داڕماندا بووە ئەو ئیمکانیاتە بوونی نییە. لێرەدایەکە نایەکسانی چینایەتی بەڕوونی خۆی نیشان دەدات. ئینترنێت بۆ دەوڵەمەندەکان سنووردارکردنێکی بە ئازارە، بەڵام بۆ هەژاران دەتوانێت بە واتای بڕانی نان بێت. لەگەڵ ئەوەشدا ڕەهەندەکانی ئەو کارەساتە تەنیا ئابووری نین، چونکە ئینترنێت ئەمڕۆ چیتر کالایەکی لۆکس نییە، بەڵکو بەشێکە لە ژێرخانە سەرکیەکانی ژیان. خەڵک لە ڕێگەی ئینترنێتەوە پەیوەندی بە بنەماڵە و کەسوکاریانەوە دەگرن، هەواڵ و زانیاری وەردەگرن، بە دوواداچوون بۆ دەوا و دەرمان و چارەسەری پزیشکی دەکەن، فێری زانست دەبن و لە دۆخی قەیرانیدا لە مەترسیەکانی دەوروبەریان ئاگادار دەبنەوە. لە دۆخی شەڕدا ئەم ڕۆڵە تەنانەت گرنگتریش دەبێت. خەڵک بۆ ئاگاداربوون لە دۆخی شارەکان، گەڕەکەکان و ڕێگا ئەمن و بێمەترسیەکان پێویستیان بە دەستڕاگەیشتنی ئازادانە بە زانیاری هەیە. کاتێک ئەم شادەمارە دەبڕێت، کۆمەڵگە لە نێوان دەنگۆ و ترس و بێخەبەریدا جێدەهێڵدرێت. یەکێک لە قورسترین لێکەوتەکانی ئەم دۆخە بریتیە لە فشارێکی دەرونی بەربڵاو کە بەسەر خەڵکدا دەسەپێندرێت. بێخەبەری لە ئازیزان، بێتوانایی لە بەدواداچوونی هەواڵە سەربەخۆکان، ژیان دەبێت بە شێوازێک لە ئەشکەنجەی بێدەنگ. بۆ دایکێک کە نازانێت جگەر گۆشەکەی لە شارێکی تر زیندووە یان نا، پچڕانی ئینترنێت کابوسێکی بەردەوامە. حکوومەت بە بڕینی ئینترنێت دڵڕاوچێ دەکاتە پرسێکی گشتی بۆ کۆمەڵگا. لە ڕوانگەی سیاسیشەوە ئەم سیاسەتە مانایکی ڕوونی هەیە. پچڕانی ئینترنێت ئامرازێکە بۆ شاردنەوەی ڕاستی. کاتێک خەڵک نەتوانن گێڕانەوەی خۆیان بە دنیای دەرەوە بگەێنن، گێڕانەوەی فەرمی دەوڵەت زاڵ دەبێت. تاوانەکان، وێرانکاریەکان، دەستگیرکردنەکان و سەرکوت لە تاریکیدا دەمێننەوە. بەم هۆیەشەوە پچڕانی ئینترنێت لە ڕاستیدا بەشێکە لە ئامێری کۆنتترۆل و سەرکوت. هاوکات حکوومەت خەڵکی بەرەو بازاری ڕەشی ئینترنێت پاڵپیەوەناوە. برەودان بە پرۆکسیە سنووردار و گرانبەهاکان، مەترسیەکانی بەکارهێنانی ئامرازەکانی وەک ستارلینگ شێوازێکی تری جیاکاری و نائەمنی دروست کردووە. ئەوانەی پوڵ و توانای زیاتریان هەیە ڕەنگە بتوانن لانی کەمێک لە ئیمکانی دەستڕاگەیشتن بکڕن، بەڵام زۆربەی خەڵک یان بە تەواوی بێبەش دەبن یان دەبێ بۆ پەیوەندیەکی لاواز و نائەمن تێچوویەکی زۆر بدەن. لە ئەنجامدا دیسانەوە هەر هەژارانن کە زۆرترین زیانیان بەردەکەوێت. لەبەر ئەوە پچڕانی ئینترنێت لە ئێران دەبێ وەک خەیرانێکی مرۆیی و پێشێلکاریەکی ئاشکرای مافە سەرەتاییەکانی خەڵک بناسرێت. پێشێلکردنی مافی پەیوەندی، مافی دەستڕاگەیشتن بە زانیاری، مافی کار، مافی ئەمنیەت و تەنانەت لە هەندێک حاڵەتدا مافی ژیان. ئەمە هێرشێکی ڕاستەوخۆیە بۆ سەر کۆمەڵگا. بەڵام لە دڵی ئەم تاریکیەدا پێویستیەکی بنەڕەتی دەردەکەوێت، ئەویش بریتیە لە هاوپشتی کۆمەڵایەتی. کاتێک حکوومەت خەڵک لە بێخەبەری و گۆشەگیریدا جێدەهێڵێت، تەنیا شتێکی کە دەتوانێت بەشێک لە فشارەکان کەم بکاتەوە بریتیە لە تۆڕەکانی هاوکاری و متمانەی نێوان خەڵک خۆیان. دەبێت لە گەڕەکەکان، لە ناو بنەماڵەکان، کۆڕ و کۆمەڵی دۆستانە و دراوسێکان ڕێگەیەکی بەدیل بۆ گەیاندنی هەواڵ، چاوەدێری و پشتیوانیکردن لە یەکتر بەهێز بکرێت. لە ئاوادۆخێکدا هەر تۆڕێکی بچووک و هەر هەنگاوێکی بە کۆمەڵ بۆ یارمەتیدانی کەسانی زیان لێکەوتوو و هەر شێوازێک لە هاوڕێیەتی مرۆیی شێوازێکە لە بەرگری کۆمەڵایەتی.